پێش چەند هەفتەیەک تیمەکانی بەڕێوەبەرایەتی کاروباری مینی گەرمیان لە ڕێگەی خەڵکی گوندەکانی ناحەی قۆرەتووی سەر بە ئیدارەی گەرمیان مۆڵگەیەکی سەربازی جەنگی 8 ساڵەی نێوان عێراق و ئێرانیان لە لەوەرگا سنوورەکانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران دۆزیەوە کە پڕ بوو لە تەقەمەنی ترسناک. سەعات 5 بەرەبەیانە و تیشکی خۆر تازە ناوچەکەی ڕووناک کردوتەوە لە کەلارەوە بەرەو ئەو ناوچەیە بەڕێ دەکەوین. ناوچەکە سەخت و شاخاویە و ئەمە جیا لە هەبوونی مەترسیەکانی مین دوای ماندووبوونێکی زۆر و بڕینی ڕێگایەکی دوور و درێژ بەناو گژوگیا و لووتکە و تاوێرە خوار و خێچەکانی شاخی تریشاوە گەیشتینە ئامانجەکە. ئێرە سەر لووتکەی شاخی ترشاوەیە لە نێوان گوندی سەرقزڵ و چوارکڵاو سەر بەناحی قۆرەت و ئیدارەی گەرمیان. ئەم ناوچەیە کاتی خۆی شوێنێکی شەڕگە بووە، شەڕی قورسی تێدا ڕوویداوە لە سەردەمی ساڵانی هێشتا شەڕی نێوان عێراق و ئێران. لێرەدا ئێستا تا ئەرکێکی تایبەتمان هەیە، کۆمەڵە تەخەمەنی سەردەمی ئەو شەڕە بەجێ ماون، کۆمەڵی تەخەمەنی زۆرن. ئێمە بە پێی توانە هەوڵە دێنەوە تەخەمەنیانە ئەمڕۆ چارەسەریان بکەین. تەخەمەنی لەم جۆرە لەم ناوچەیە زۆرە بە حکومیەوە کە شەڕی زۆری تێدا بووە، بە شێوەیەکی پەرتەوازە بڵاون لەم ناوە، بە حکومیەوەی کە ئەم شوێنە دوورە دەست بووە، خەڵک کەمتر پێگەیشتووە، بڕێکی زۆر و قەبارەیەکی زۆر ماونەتەوە لێرە. تیمەکان دابەشکران و ئەرکەکان دیاریکران، دواتر دەستکرا بە کۆکردنەوەی هەموو تەقەمەنیەکان. هەموو ئەگەرێکیش لە بەرچاو گیرا، چونکە تەقەمەنیەکان زۆر بوون و نیوەشیان مادەی سیفۆری ترسناکی تێدا بوو. بۆیە هۆشداری توندرا کە دەبێت تیمەکان و ڕۆژنامەنووسان ڕێگای خۆپارێزی باش لە ناوچەکە هەڵبژێرن. ئەم تاسکە کامەرکە ئیمڕۆ هەڵەستین پێک هاتووە لە کۆمەڵی گولە تۆپ و گولە هاوان. گولە تۆپ و گولە هاوانەکانش هەمە جۆرن. هینی ئەمانە گەڕێتەوە بۆ کاتی شەڕی نێوان عێراق و ئێران کە لە عێراق کۆگە کراوە دۆزراوەتەوە. پێویستە ئێمە ئیمڕۆ بۆ ڕێگە ئێستاندەرەی خۆمان کە تیمی تەقینەوە هەڵەسێ بەناوبردننی. مەترسیەکانیان زۆرە، ئەمانە هەموو مەترسیەکی هەیە، چی لە ڕێگای گواستنەوە بۆ دەستی خەڵکانی تۆرۆریست بکەوێ مادەیەکی ئاسانە ئەتوانێت بە بچووکترین چیت بۆ تەقینەوەکان بەکاری بێنێ، بۆ دەست بەکاری بە هیچ شتێک نابێت دەستکاری بکێ، ئەگەری تەقینەوە ئەگەری هۆیە ماڵوێرانی لێ بکەوێتەوە. دوای 2 سەعات کاری لە ناوبردنی تەقەمەنیەکان بە سەرکەوتووی جێبەجێکرا و هەمویان بێزیان لە ناوبران. با پێی ڕێکەوتنی ئۆتاوای ساڵی 2008 کە عێراقیش یەکێکە لە وڵاتە بەشداربووەکانی ڕێکەوتنەکە، دەبێت لە ماوەی 10 ساڵدا هەموو ئەو وڵاتانەی زەوی بە مینڕێژکراویان هەیە پاکی بکەنەوە. بەڵام عێراق بەهۆی بارودۆخی جیاجیاوە سەرکەوتوو نەبوو لە خاڵەکانی ڕێکەوتنەکە و بۆیە 10 ساڵی دیکەی بۆ درێژکرایەوە. ئامارەکانیش باس لەوە دەکەن تەنها 60% کۆی خاکە بە مینڕێژکراوەکانی هەرێمی کوردستانیش پاکراونەتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.